باوەڕتان هەبێ ژن و پیا و لە یەکتری جیابوونەتەوە بەس لەسەر مەسئلەی بۆنی ناخۆش. باشە، بۆنی ناخۆش ینی پیاوی وا هەیە ڕۆژانە دووسێ پاکەت جگەرا کێشێت، لای خۆی طبیعیە و هیچ بۆنی نییە، بەڵام هەر ئەداتە تەکتا لە کۆڵانەکەیە بۆنی ئەو جگەرەیە، بۆنی دەمی بۆ تۆیەت. ئەنجا تۆ تەسەوور بکە ئەبێ ژنەکەی لەنا ئەو جێگەیە لەو ماڵەیە چی حاڵێکی هەبێت. زۆر جار کە کاتی کێشێت دروست ئەبێت کە تۆ سێری ئەم ژن و پیاواکە هیچ کێشەیەکیان نیە ماشەڵڵا، بەڵام کێشەکان زۆر جاڵێەوەی نەبێت لە ماڵم ئاگای نییە لە حاڵم. باشە، پیاوەکەش داوای ئەوەی لێکە ئەوەی من ئەمەوێ ئەبێ بۆم جێبەجێکەی، ئەخە لەگەڵ بۆنێکی ناخۆشە هیچ ناوترێت، هیچ ناکرێت. کاکە خوای پەروەردگار یەکێ لەوانی کەوە چی پێڵەن نیعمەتە دایە پێمان بۆنی خۆشە، بۆنی خۆش، و ئەم بۆنە خۆشە ئەتوانێت ژیانێکی خۆش دروست کات، محەبەت دروست کات. عجای وایە لەگەڵ ڕەفیقت تای بۆنێکی خۆشی هەیە هەر حەزەکەی بچیتە نزیکیەوە، جار بەجار ها ئەم لاولای ماچکەیت. ئەگەر هاوسەرەکەت بۆنێکی ناخۆشی لێبێت کێشە دروست دەکات. ئەمە کێشەی زۆربەی خێزانەکانە باوەڕتان هەبێت. پیاو هەیە گلەیەکە وەڵام من ژنەکەم وەکو پێویست نییە لەگەڵمە، بەڵام تر ژنەکەش چۆن بڵێ یعنی ئەترسێ لەوەی تەلاق بدرێ، ئەترسێ لەوەی کەوە کێشەکەی زیاتر قورس بێتەوە، ناوێرێ بڵێ کێشەکەم بسەبت ئەمەیە، بۆیە ناتوانم ینی ئەوەی کەوا لەسەر مەجێبەجێکەم بووی. والله نازانم بە قورئان من جاری وایە ینی لە مەجلیسا دانیشتووینە پیاوی وا بە قورئان نازانم ئەڵێم لە دڵی خۆم ئەڵێم باشە شا بە تاقەتی ئەو ژن و ماڵ و مناڵی یان دێ پرسیارێکەکە بۆ خاتری خوا ئەمە بوایە، ئەخە بەس پێم بڵێ ئەمە بوایە. لە کاتێکا قەی ناکاکە تۆ جگەرا کێشیت بەرحاڵێک ئەمە جگەرا کێشی ناتوانی وازی لێبێنی. کاکە معجونی دان ئەو هەموو فڵچەیە، ئەو هەموو معەطەری دەما، ئەو هەموو تعقیمە، ئەو هەموو دەرمانە، تۆ توانی کاکە دەمودانی خۆت پاکەیتەوە بە بەردەوامی. ئەنجا ئەڕوا ئەم جگەرە خایسەکە ئەخوا ئەوەی کەوا نازانم بە 1000 دینارە پاکەتی لەوە ئەخوا ئیتر ئەو بۆن دووکەڵی بردۆزەری لێدێت، باوەڕتان هەبێت بۆن جادی قیت نازام چی سوتاوی لێدێت. یاخە بەم تۆ بەم شێوازە ئەڕۆیتە ماڵەوە هاوارەکەی بەسەر ئەم ژنەیە ئەم ژنە چی بکە بە قوربان. بۆیە بۆنی ناخۆش زۆر یانی چۆن بڵێ کێشەیە بۆ بینی خێزانەکان، هەشە هیچ ینی گوێ نادات. من چەندجا ینی ئەوە موتووە زۆر جار لەناو پۆلا کەوتومە ئەو گەنجانە کە تازە هەڵەچن وتومە کاکەگیان ینی ئێوە گەنجن باشەوە کاتی هاوین و گەرما جسم عرەقەیەک دەرئەکات بە تایبەت بنباڵ یعنی ئەبێ کاکەگیان ئەوە مەڵحەم هەیە چی پێڵێن سابوون هەیە کورە بۆدرە هەیە زۆر شت هەیە تۆ بتوانی چارەسەری بکەیت. ئەیتر ئەم گەنجانە بە یەکەوە دائانیشن ئاگای لێ جاری وا هەیە ئەڵی بۆ خات خوا ئەمە چییە ئەمانە بووان چۆنە بێ کاکە تۆ بی بۆ دەوام خۆت نەشوەری کاکە ڕۆژانە هیچ نەبێ بێ جاری ئاوکەی بەخۆتە کونیلەکانی گیانت هەمووی گیراوە باشە ئەم هەموو عارق کاکە خوای پەروەردگار إن الله يحب التوابين ويحب المتطهرين الطهور شطر الإيمان بابا باكيتي نيوي إيمان باورتان هبيت أو دزنجك هل يجريد باكيتي يعني لإيمانه هاتوا إنسان أبي جرينجي بباكو بختي خوي با ببون خوشي خوي بات أم همو بونا لبازارة هي بو چي داندراوا ها تنها بو كوزاوا لا والله أو بو أوية تو بكاري بينيت بامو عطري جسمت هبيت با بوني خوشت هبيت با دوسيب كاكت يعني تو موبايلك باي 12 ورقية قيتشك بابوني كتبي بورقية بيكريت قيتشك يعني رجعناها يقدو فيش قبدالم لا عملت 24 ساعات بونت خوشة روجي 4 جار 5 جار دمودانت بفلشة بشو تعقيم بكار بينا كاكت زور شتا اتوانيت يعني خلق إزعاج نكي باشان هاوسركي خود نزيكترين كستليتو كومالشتي لي داواكي كأو استجابي نية بزانة يعني خلالك لأخوتها انجارنگ اوي يما دركي بيكين ايوا دركي بيانا كان زور شعر اما نك تنهاب يعني من بلين بياو جني واشي بامان شيو يعني شون بلي يعني بتينتيت بتايبه دوي كوات وزي وزني هي يعني اجر روجانه خوينا شوريو جرينجي باباكو بوختي خوينا دا او شونه هستياركاني بون خوش نكات بياوكي ازعاجك منالكاني ازعاجك باورتان هبت بتايبت يتر اواني كوا منال بخيوه كانوا مناڵی ساوایان هەیە ئەبێ زۆر گرنگی باوکو پوختەی بۆن خۆشی خۆتان بن خۆم شتانە ئێوە هەمووتان ئەیزانن بەڵام وذكر فإن الذكرى تنفع المؤمنين بەڵام ئەبێ کەسێکە بێ یادی خاتەوە ئەبێ کەسێکە بێ بەبیرتی بێنێتەوە
بۆیە یعنی زۆر گرینگە حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەگەیشتەوە ماڵەوە سیواکێ کرد بۆیە سونەت وایە هەرگەیشتە بەر دەرگا سیواکەکە بکەیت ئێستا بۆ نمونە تۆ سیواک بەکار ناهێنیت ئەگەر ئەتوێ لەگەڵ ماڵ و مناڵ تا قسە بکەیت معاشەڕەی زەوجی بکەیت بڕۆ دەمودانت بشۆرە کاکە مێخەک جاربەجار چنگە مێخە بکە ناو سیارەکەتەوە بیکە ناو گیرفانتەوە جاربەجار دانێکی بۆ هەڵدە و ناو دەمتی پێخۆشکە ئەمانە هەمووی چی پێڵێن یان گۆرەوی والله پیاوی وا هەیە مانگی جاری ئەم گۆرەویە ناگۆڕێ ماڵێکە دیاخوا لە سوچێکەوە دای ناوە بۆی ژنەکەی نیشارێتەوە یان نیشۆریە یا لە ناو پێڵاوەکەی دای ئەنێت کاکە ئاخە بۆ خاتری خۆ ئەمە نابێت چاوەکەم نابێت هەیە هەر بە ئەسڵ قاچی بۆنی دێت ئەبێت تۆ بزانی خەڵک ئیزعاج خۆت پێ ئیزعاج نابی خەڵک پێ ئیزعاجە بێت بۆیە بەرە حاڵێک پاک و پوختەی زۆر گرینگە و ئیدامە بە ژیان ئەدا خۆشەویستی زیاتر دروست ئەکات تەبایی زیاتر دروست ئەکات و بۆنی ناخۆشیش باوەڕتان هەبێت کێشە بۆ خێزان دروست ئەکات وایە ئەزانم اینجا بە قسەم کەم